لە ناحیەی لەیلانی سەر بە پارێزگای کەرکووک لە ناو ژوورێکی سارد و سڕ و بێ هیچ ئامێرێکی گەرمکەرەوە و بێ دەرگا و بالیف ژوورێک لەگەڵ بینای بەڕێوەبەرایەتی ناحیەی لەیلان یەک دیوار نێوانیانە خێزانێکی هەژاری سێ کەسی پیاوێک و ژنێک و منداڵێک دەژین وەکو خۆشیان دەڵێن بەنەتەوە کوردن ماوەیەک بەر لە ئێستا وەکو شایەت حاڵەکان دەڵێن ئۆتۆمبیلێکی تەکسی لە ناو باخچەی گشتی لەو ناحیەیە بەجێهێشتوون من لە کەس و کارەکەم داواکارم نییە ئەو ژن و پیاوە کە پێ دەچێت کەم و کورتی جەستەیی و دەرونیان هەبێت دەڵێن کەس و کارەکەیان فڕێیان داون و بەخێویان ناکەن بۆیە بە ناچاری لە کەرکووکەوە ڕوویان کردووەتە لەیلان ئەڕۆمەوە ئەلێن بۆ من جنسیا و هێن ئێ لە کۆ بێنم پارەم نییە دەربکەم ئەی کەس و کارەکەت لەکوێن لە سلەیمانی لە کەیەوە لێرەنیەوە 20 ڕۆژە 20 ڕۆژە ئەرە وەڵڵا کەس پرسیاری لێت نەکردووە کەس پرسیارم ناکە کەس یارمەتیم ناحیە هیچ توی هێنا بۆ ئێرە ها مرکز شورتە هێنا بۆم من لێرە مرکز شورتە منفرەیدا لە حەدیقەکە خاوەن منتەزەکە خوا ڕازی بێ کاک محەممەد هێنامە لێرە تۆ معاش هەبوو پێشتر بەڵێ معاشم هەیەوەتە و پتاقەکەم بزر بووە بزر کردووە نادەنێ نایدەنێ ئەلێن بڕۆ پتاقەت سەکەن بێنە بۆ من لەگەڵ هەویە ئەی باشە چۆن ژیان لێرە ئەبێتە سەر هیچم نییە لێرە سەرمان نییە بەرەوەڵڵە شەو ناخەون لە سەرما ئەو قاچە چیە ئەو قاچ شکاوە ئەم دادە چیتە ژنەکەمە بەسەوە مناڵەتانەیە بەڵێ هەویە و تشتم هەمووی بزر بووە خێزان تەواو نییە بەڵێ بەڵێ من 20 ڕۆژە لێرەم کەس و کارم نییە بێ کەسم کەسێک این کەس و کار خۆشکە برام نییە باوکو دایکم مردوونە کەسم نییە تۆمێ چۆن ئەژین لێرە ئێوە وەڵام من ئاش نازم کە هەجیان نەنواش نازم چۆن ئەژین لێرە سەرماتان نابێ ئەو مناڵە باڵە منەوە منداڵم مە بەلای خۆت کاجەم بەلای سەرمامانە بنەوە منداڵە بین 20 ڕۆژە من لێرەم کاجیە شایەت حاڵانی بارودۆخیە و خێزانە هەژارە داوا دەکەن لایەنە پەیوەندیدارەکان چارەسەرێک بۆ باشکردنی ژیانیان بدۆزنەوە وجدانێکین بۆ بەهاناتونی ئەم منە ماڵێ بەتەکید مای ئەسەفە نعین سێرەکەی ئایلێک بەبێ سۆبە بەبێ بەتانی کەوا لەلایەن تینە ئابووری و نعنی لایەن کەوا بۆ تەواوبوون تەواوش نین مناڵێ بچووکیانش لەگەڵایە نایە مای ئەسەفە کەوا بۆ یارمەتیدان و یان مافی مرۆڤ بێ بەهانان و بچێت و جێگایەک و یاخ و داڵدەیەکیان بۆ بدۆزێتەوە بەشم لەم سەرمای زستانە شوێنێکیان هەبێ بۆ حەوانەوە و تێدا بەحەسێن لەلایەکی دیکەوە جوان حەسەن سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا بە پەیامی وت تا ئێستا حکومەت هیچ چارەسەرێکی بۆ ئەو جۆرە کێشانە نییە بەو پێیە بوجە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەو حاڵەتە کۆمەڵایەتیانە دیاری نەکراوە چیانوری کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی لەیلان